بەناوی خۆی گەورە میهرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پێیام لەگەڵ کامێرەمان یاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆی بەڕێز دەگوازینەوە بۆ ئەمێدوی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانە لە نێوبازاڕی شاری سلێمانی بازلەوە دەکەین تا چەند بە قەرەباڵغی بە جەنجاڵیەکانی ناوبازاڕ و ناوشار بێزاریت، تا چەند قەرەباڵغی جەنجاڵی کاریگەری لەسەر عەسابی مرۆڤ دروست دەکات، بە جۆرێک مرۆڤەکە تووڕە دەکات، کەم حەوسەڵەی دەکات، بێزاری دەکات، تااقەتی نییە زۆر قسە بکات. چۆن بتوانین خۆمان ئارام بکەینەوە لە جەنجاڵەکە خۆمان و پارێزین، تا چەند گەڕانەوە بۆ سروشت دەتوانێت لە جەنجاڵی و لە قەرەباڵغی و لە فشارەکان بە دوورمان بکات. لەگەڵمانە بن وەڵامی ئەم پرسیارانە لای هاوڵاتیانە با بزانین چ وەڵامێکمان دەنەوە. فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێت. شار کەوت شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوێرامووی هەمووی پشتمان لە لادیەکان کرد. خەڵک لە بازارڕا زۆر دەرەکەوێت، بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە. هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە. لادێیانی ژیان تا چەند بە قەرەباڵغی بە جەنجاڵی ناوشار بێزاری بێتاقەتی هەستەکەی فشارە لەسەر دروستەکە. ناخۆشە، ڕێگای ڕۆشتنت نییە، جوڵانەوەت نییە، قەڵەباڵغیش تەنگە نەفەسە، هەر تەنگە نەفەسەوی بێتاقەت دەبی لێ لە قەڵەباڵغی، هەر مەجالی ڕۆشت نییە. هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە، خاستن سارە مەسەلە نەخۆشیەکەت هەیە بۆ خستەخانە لە قەڵەباڵغیا هەت ئەو هەموو هۆڕن لێدان و کێشێ دروست دەبێت ناتوانین ناگەیتە شوێنی خۆت لە کاتی پێویستدا. بە هەز ناکەی قەرەباڵغی جەنجاڵی وا لە مرۆڤەکات نەتوانێت باشی بیرکاتەوە، نەتوانێت بڕیارێ دروست بات، نەتوانێت مێشکی هادی و لەسەر خۆ بێ. بەرەوەڵا بێزاری دروستە بێت. ئیتر لە جاری وایە خۆم بە نەفسی خۆم ناتوانێت لە بەعزێ جادەیە بڕۆم لە قەرەباڵغیەوانە، ینی بێ خۆم مێشکم تەواو نییە. ئێتر وەکو تووشی هەستریایە کە پێم ناخۆشە لە شوێنی قەرەباڵغی شتا بڕۆم. ئەو شوێنانەی کە هەستەکەی قەرەباڵغ هەستەکەی ژینگەکەی پاک نییە، فشارە لەسەر ئەوەی زعاشتەکە بۆ لوبەرهامی پیسە خراپە بۆ تەندروستی هەموو ئینسانێک. تا چەند جەنجاڵی قەرەباڵغەکان پێت وایە عەسای مرۆڤی لاکەکە بە جۆرە نەتوانێت باشی بیرکاتەوە؟ ئینکاری لێ ناکرێ، وەڵا دەوری هەیە ئینکاری ناکەوە جەنجاڵ تەکا و ئیزعاشەکە بێتاقەت شتەکە. تا چەند بە قەرەباڵغی و جەنجاڵی ناوشار بێزاری هەستەکەی فشار لەسەر دەروری مرۆڤ دروستەکات ئەو قەرەباڵغی و جەنجاڵیانە؟ وەڵاهی هێزانی چییە؟ خۆی قەرەباڵغی کارەکات لەسەر تەندروستی ئینسان، زۆر جەنجاڵی و قەڵەباڵغی کارێک لەسەر تەندروستی ئینسان. بۆ نمونە شوێنێکی هادە، بۆ نمونە سیاحیەک شوێنێکی سیاحیمان نییە لە وڵاتێکە ڕووی بکەیت شوێنێکی هادە بێت. ئەوەی کە ئەیبینی ئیلا دوکانە هەر یا ئەحماش لەبەر عەرەب بوو، لەبەر ئێرانی و لەبەر بازێ شوێن ئەوەندە خەڵکی ڕۆ جەنجاڵی هەدروستەکە، هەر جەنجاڵی دروستەکە شوێنی ئەوەمان نییە. پێم وتیدا ئەوەکە ئاماژەم پێات شوێنێکی وامانەیە کە سیاحی بێت یاگی سیاحەت بێت یان وەڵی شار کەوت شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە. ئیتر شار بۆچی پێڵێن شار و شارۆچکە بۆچی فەرقی هەیە؟ لەبەر ئەوەی کە شار قەرەباڵغترە. ئەم قەرەباڵغیە تۆ بێزار ناکە؟ نا. فشارە لەسەر دروست ناکەن؟ ها؟ فشارە لەسەر دروست ناکەن؟ نا، هیچ فشارێک نییە. مرتاحی بۆ قەرەباڵغی و جەنجاڵی؟ مرتاحەکەی چییە؟ خەڵکەکەش ئەلحەمدولیلا زۆر بووە و هیچ ناڕەحەتیەکی تیان نییە. و تا چەند بە قەرەباڵغی بە جەنجاڵی ناوشار بێتاقەتی بێزاری هەستەکەی فشارە لەسەر دروستەکان؟ وەڵی قەڵەباڵغێکی زۆر هەیە، بە تایبەتی لە ئێوارانە خەڵک لە بازارڕا زۆر دەرەکەوێت، بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە، هەروەکو
گۆڕینی جەوێک گێتە دەرەوانێ معاملەی شتەکە نایکڕێت موچەکەمە بە خەڵک لە مۆزەب ئەبرن ئیتر وەزعی دارایی باش نیە بۆ ئاسەیەوە خەڵک هەریەتە دەرەوە شاری نییە گۆڕی لێدانی زۆر بۆ نمونە دەنگی حەریق و ئیسحاف و دەنگی بۆ منە مۆلیدەی ناوبازار مۆلیدەی بچووکە خەڵک بۆ دوکاندانێ بۆ مە ژاوەژاوی خەڵکۆمانە وا ناکە کە مرۆڤ عەسابی هیلاک بێ عەسابی ماندوو بێ مەرەوەڵا زۆر ئیزعاجە مۆلیدە بە تایبەتی دراوسێ دوکانار کە بەردەمێ ئەو دراوسێ دوکانەکە ئیزعاجەکە ئەو بەری ئیزعاجەکات خەڵک ئیزعاجەکات دووکەڵی هەیە بۆنی هەیە سەوتی زۆرە من دراوسەیەکم هەیەی دراوسەی ئەو دیومان نیەتی لەبەر ئەوە نایکەڕەمەڵم خەڵک ئیزعاجەکات شار کەوت شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوێرامون کە هەمووی پشتمان لە لادەکان کرد خەڵک لە بازارڕ زۆر دەرەکەوێت بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە لادێیانی ژیان تا چەند قەرەباڵغی و جەنجاڵی ناوشار بێزاری کردووی بێتاقەتی کردووی والله جا خۆلادێ نەماوە خەڵکە هەمووی لە شار خزاوە جا بێتاقەت بین دەسەڵات هەیە چار هەیە چین بۆ کوێ لادەکانمان ئاوی نەماوە حکومەت گوێی نایەتێ هیچمان بۆ ناکات یعنی مەجبوری خەڵکە هەمووی لە شارەکە بێ و قەرەباڵغی جەنجاڵی ڕووی لە شارەکە کردووە بێ ئیشەکەش لەوێ ڕاوەستێ ئەگەر خەڵک بچێتەوە لادەکان پێدوانیەوە فشارش لەسەر شار نامێنێ طبعا ئەگە حکومەت بە سلفەی عقاربا و ئەو شتانە با بەرە وەڵڵا خەڵکەکە ڕووە کاتەوە دیەکانی خۆی چۆن بەرە وەڵڵا قەرەباڵغی و جەنجاڵی ناوشار بێتاقەتی کردووی فشاری لەسەر دروست کردووی طبعا نەک بێتاقەت ئێمە زۆربەی نەخۆشییان کە ڕووی تێکردوون هی قەرەباڵغی و هی ژینگە ناپاکە بەڵێ هەرە وەڵڵا ئەگەر لە گۆژەوە سەیرێکی سلێمانێکی بەتایبەتی ئێواران یەک پارچە تەم و دووکەڵە هەمووی تەم و دووکەڵە و هەمووی دووکەلی سیارەیە دووکەلی کاسبکارە دووکەلی ئاسنگەرە بەڵێ ئەرە وەڵڵا ئەگەر مرۆڤ فشاری لەسەر بوو پێ دوای بتوانێت باشی بیرکاتەوە بتوانێت بە باشی بتوانێت بڕیار بدات تووشی عەساب نابێ با بەرە وەڵڵا بەرەوڵا توژە بێت چۆن قوربان تا چەند قەرەباڵغی جەنجاڵی ناوشار بێزارە دەکا بێتاقەت ئەکا فشارە لەسەر دروستەکە بە دڵنیایی دروستێکا لە بەرۆی تۆ کە دیتە ناو بازار بۆ کارێکی پێویستی دێت کە زۆر قەرەباڵغ ناتوانێت جێبەجێگی جارێک کێشەی گەراج هەر زۆر ناخۆش تۆ تا گەراجێکە دەستەکە زۆر بێتاقەتەوی ئەوانە فشار لەسەر جەنابە دروستەکات بە دڵنیایی کە مرۆڤیش فشاری لەسەر دروست بوو ئەزانی نازانێت ناتوانێت بیرکاتەوە باشی توو ڕەدەبێت تووشی قڕا بێت بە دڵنیایی کەس تۆ دیقەتی حتا شۆفێرەکانیش بە هەمووی تووتیژە هەمووی لە خوێنی سەریع لە کاتی دەرچوونە سەر شەقامەکان کە خۆ هەمووی تاسی لە هەموو لانەکانەکە ئەم هەموو فشارە چ سەرێک لە مرۆڤدایە لە بڕاردان زەرەی لێ بڕیارێکی تووڕە و بەپالە بڕیارێکی هەڵادا و کەسی لە شی درەگا قەرەباڵغی و جەنجاڵی شار تا چەند جەنابی بێزار کردو بێتاقەتی کردوستەکەی فشار لەسەر واللهی و قەرەباڵغی لەبارەی چێوە قەرەباڵغ لەباری بۆ ئۆتۆمبیلێکی زۆر کەشەوەیەکی نالەبار خەڵکێکی زۆر قەرەباڵغێکی زۆر دەنگی بۆ منە هۆڕینی سیارە دەنگی مۆلیدا احتیمالی هەیە لە ڕێی جەنجاڵی سیارۆ بەنسبەت ئینسان و خەڵکەوانێ ئیزعاجی بۆ خەڵک دروستکە بەس وەکو خەڵک تا حدێ باشە بەس وەکو بینی سیارە و ئەوانە ئیزعاجی بۆ خەڵک دروست کردووە ئەم ئیزعاجی کە جەناب باسەکرد تا چەندە بێتەوە کارەوەی کە کاریگەری لەسەر عەسای مرۆڤ دروستکە بە جۆرێک تووڕەی بکات بە جۆرە نەتوانێت بڕیاری دروست بدا بە جۆرە تووشی ڕەنگە ناڕەحەتی بکە ئەتبکەی دەسەر و ئینسانە خۆی هیوایە تەحملی کەمترە زووتر تووشی بێزاری ئیزعاجێ بێ هیواژەیە تەحملی هەیە باشترە ئەتر لە ڕێی چۆنی ئەو ژاژا بێزارە ناکە تا حدێ باش بێزار دەغا بە هەرشی بە پێی ئینی خۆی تەحملی هەبێ هەموو کەس بەعام بێزارە بن تا چەند جەنجاڵی قەرەباڵغی ناوشار بێزار نەکا بێتاقەتە کاستەکەی فشارە لەسەر دروستەکە والله فشار ئەگەر ڕاستی بێ فشار لەسەر هەموو تاشێک
چۆن ئەڵێ تاسیری هەیە بەڵام باسی ئەوە کردوتە دەرەوەی شار ئێستا من خۆمیشێکم لەوانەیە کە زۆر حەزم لە ژیانی دەرەوەیەک و بڵین لادەکان بەڵام ناشکری نەبێ ئەم حکومەتە هیچ باخی نایە بە دەرەوە یعنی ئێستا من خۆم یعنی ئەگەر موچەخۆر نەبوومایە لەم شارەیە لەوانەیە بیرم لەو بکدایەوە بچمایەتە دەرەوە ژیانی خۆم بەسەر بدایە لەبەرەوەی کە هیچ نەبێ ئاوهەواکی پاک و بەڕاستی یعنی فەرقی هەیە بەڕاستی لە پاکە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئارامی و ئاسوودەی مرۆڤ تا چەند کاریگەری لەسەر بڕیاردانی دروستی مرۆڤ بە حەقەت تەسیری هەیە بە حەقەت تەسیری هەیە ژاوەژاو و قەڵەباڵغی و ئەمانە هەمووی تەسیر لەسەر عەساب و چۆنەڵێ دەرونی ئینسانەکانەکات بەگشتی شار کەوتە شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوورامون کە هەمووی پشتمان لە لادەکان کرد خەڵک لە بازارڕ زۆر دەرەکەوێت بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە لادێ ینی ژیان تا چەند قەرەباڵغی و جەنجاڵی شار بێتاقەتی کردووی بێزاری کردووی ئەستەکەیت فشارە لەسەر دروستەکە وەڵی زۆر جار ئەو شەڕویە جاری وا هاتمەوەتە بازار برۆبەر شوێنی وا هەبووە بە نیو ساعت سێ شەڕگەشو ئەنی قەتی ئەو بێتاقەتی کردن لەتەوە قەرەباڵغی و جەنجاڵ ئەولیەکە کە عەسابە هیلا بکات تووڕەت بکات بڕیاری دروست نەدەیت کاریگەری لەسەر مێشکی هەبێ بە جۆرێکە هەستکەی تر بێتاقەتە بی لە ژیان وەڵی زۆر جار بێتاقەتی کردمانی ئەو کاری تێ نەکردو بڵێ بەهۆی بێتاقەتی خۆمە لەگە کەسێکە بیکە بەدەنگەدا بەس ئەوەی بێتاقەتی کردوم عەسابی هیلا کردو وەڵی هیچ شتێکی وا نابێنم ئەنی جەنجاڵی وەکو سەبەب وەکو چی وەکو بۆ نمونە جاریە بە شەقامێکە ئەڕۆیت ئۆتۆمبیلێکی پۆلیسە بچۆ بینیت دەست لەسەر ئەم هۆڕین و دەست لەسەر ئەم ئامێری جیازی ئەخلاقەکەنەوە ڕائەگرێ بە نمونە هۆڕین لیانی ئۆتۆمبیل بەڵێ بەرە من لەوەیە لەگەڵتام ئەوایە سیارەکانی هاتوچۆ برادرانی ئاسایش و پۆلیس شتێکی نەبێ بە هۆڕین لیان و بە لیان ئەوەیە ئەوان ڕێنمان کردای و خەڵکەکانی زعاز نەکردا بەڵام بەداخۆیان زیاتر هەوڵی ئەوەنەوەیان خەڵکەکەی زعاز دەکەن بەدەر لەمە هەست ناکەی شار هێندە قەرەباڵغ بووە هێندە جەنجاڵ بووە بە خەڵکی ژیانکردن نامێنێت هەچتە هەر شوێنێ هەر خەڵکە قەرەباڵغیە وڵای ترەوە پێێتە سەر گوزەرانی خەڵک خۆی ئێستا من ئەمڕۆ هاتوومە بە بازار لە هاتووم بۆ شتێکە بیکردم ئەوە حینە شتێکی تر حینە شتێکی حینە شت هاچەند قەرەباڵغی و جەنجاڵەکان فشار لەسەر مرۆڤ دروستەکە بە جۆرێکە نەتوانێت باشی بیرکاتەوە نەتوانێت بڕیاری دروست بدات وای لێ بکە کە تووڕە بێ زوو هەڵچێ بڵێ بە تەبیعی وایە ئەو لە قەڵەباڵغی و جەنجاڵیە هەڵە چی تووشی عەساب دەبی تووشی نەخۆش دەرونیە بی لەوانەیە تووشی کێشەی گەورەش بی ئەرەوە چەند گەڕانەوە بۆ سروشت وامان لێ دەکات لە فشارەکان لە قەرەباڵغیەکان لە جەنجاڵەکان بە دوورمانکە بۆ نمونە جەنابە گەلادیەکە هەبێ هەفتێ شێ بچیتەوە بۆ ئولادیە شەو لێ بەسەبەری هەز ناکەی فشارەکان کەمە بێتەوە بەڵێ فشارەکان کەم دەوێتەوە لادیەکان ئەوەدانتەوە زراعەتەکان دروست دەبنەوەکو خۆی دیهاتەکان ئەڕازێنەوەکو جاران قەت لە لادیا ژیاوی بەفکری خۆم نەوەڵە ئەس بە سەردان چوومتەوە کە ئەچیتە لادی هەز ناکەی جەوەکەی هادی ئەترا هەز ناکەی پاکترە هەستەکەی فشارە لەسەر نییە هەواکی خۆشە مێشکە سافە حەج شتێک دڵڕاوکرد نییە حەج تووشی هیچ مشکیلە مشاکلێک نابیت زۆر خۆشترە ناو شار چەند پێ دوایە شار خەریکە بە کەڵکی ژیانکردن نامێنێت برا زۆر سەخت بووە زۆر ناخۆش بوو قەرەباڵغی جەنجاڵەکەی زال لە حەد تێپەڕیوە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەگەر بە نمونە وەرگرین لە ساڵی 1970 واتە ماوەی 107 ساڵە نەهێشتووە هیچ لادێنشینێک بێتە ناو شار بێتە ناو شارەکانی وڵاتی بەریتانیا بۆ ئەوەی کە قەرەباڵغی لە ناو شاردا دروست نەبێت بۆ ئەوەی جەنجاڵی لە نێو شاردا دروست نەبێت بۆی تەنگە نەفەسی و نەمانی هەوا و ئۆکسجی لە نێو شارەکاندا دروست نەبێت بۆیە
وڵاتی بەڕێزانە هاتووە ژیانێکی تەواوەتی وەکو ناوشارەکان بۆ گوندنشینەکان دەستەبەر کردووە ئەوانی ژیانی خۆیان دەکەن و خەڵکی شارەکانی ژیانی خۆیان دەکەن بۆ یەکێ لە هۆکارەکانی دروستبوونی قەرەباڵغی و جەنجاڵی ئەوەیە کە بە لێشا و خەڵک لە لادێکانەوە دێنە ناوشار لە هەرێمی کوردستانەوە ئەمە سەرەڕای ئەو هەموو ئاوانانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتوونە ناو هەرێمی کوردستان وای کردووە لە نێو شاردا ئۆکسیژین کەم بێتەوە هەوای پاک کەم بێتەوە قەرەباڵغی دروست بێت ژاوەژاو دروست بێت ئەم ژاوەژاوە جوان لە مرۆڤ دەکات کە نەتوانێت باشی بیرکاتەوە نەتوانێت بڕیاری دروست بدات نەتوانێت مێشکێکی ساف بەرهەم بێنێت بۆی کە بتوانێت ژیانێکی باشی پێگوزەر بکات هەموو ئەمانش دەرەنجامەکەی ئەوەیە کە کۆمەڵێک نەخۆشی دەرونی لە مرۆڤەکان سەر هەڵەدەن دوجار ئەبێتە نەخۆشی جەستە و کاریگەری لەسەر جەستە و ڕوخسای مرۆڤەکان دەمێنێتەوە بۆیە قەرەباڵغی و جەنجاڵی شار وای کردووە کە مرۆڤەکان مێشکیان پڕ بێت عەسابیان هیلاک بێت بڕیاری باشە بۆ نەدرێت زوو هەڵچن زوو تووڕەبن هەستکەن کە نائارامن بە پێچەوانەوە لە لادێکانە ئەگەر هەرێک لە ئێمە شەوێک بچینە لادیەک بمێنینەوە بەیانی کە هەڵەسی هەستەکەی لەشت سووکە هەستەکەی مێشکت هادیئە هەستەکەی فشارە لەسەر هەستەکەی باشی ئۆکسیژنی وە مێشکت بۆیە لە ئێستادا باشترین چارەسەر ئەتوانین بڵێن ئەوەیە کە مرۆڤەکان ئەگەر چی لە شاردا زۆر فشارە لەسەرە بەڵام هەوڵ بدەن ئەگەر مانگی جارێکیش بێت بچنە لادێکان ئاوهەواکی پاگەڵمژن بۆی ئەو فشارەی بۆی ئەو کاریگەری خراپەدرێنە کە لەسەریان هەیە خۆیان خاڵی بکەنەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە بەتەمەنن ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە ئێمە هیوادارین جەنجاڵی و قەرەباڵغی لە شاردا کۆتایی بێت و جۆش بڕەخسێنرێت بۆ خەڵکی لادێکان خەڵک هان بدرێ بچێتەوە لادێکان بۆی جەنجاڵی و قەرەباڵغی لە نێو شاردا نەمێنێ بۆی ژیانی خەڵک خۆشتر بێت بۆی خەڵک هان بدرێ بچێتەوە لادێکان و لادێکانە ژیان بەسەرکات و ئەو فشارە زۆرش کە لەسەر شار هەیە بوونی نەمێنێت ئێمە زیاتر بەردەوام دەبین وابزانین هاوڵاتیان سەبارەت بە جەنجاڵی و قەرەباڵغەکانی ناوشار چیمان پێ دەڵێن لەگەڵمانن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون شار کەوت شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوێرامون کە هەمووی پشتمان لە لادێکان کرد خەڵک لە بازارڕ زۆر دەرەکەوێت بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە ئیشێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە لادێ هەنی ژیان تا چەند گەڕانەوە بۆ سروشت گەڕانەوە بۆ سروشتێکی جوان بۆ نە تۆ هەفتەی شەوێکە بچی لە دەرەوەی شار لە لادیەکە لە دەرەوەی شارە بمێنیتەوە ئایا ماڵی خۆت بێ ئایا ماڵی خزمێک کە سوکارە بێت تا چەند پێ دوای ئەمە وا دەکات کە خاڵی بیتەوە لە کۆمەڵی فشار خۆی لە سروش خۆشتر نییە خۆم لە لادیۆ ئەو ناوم ئێستا ئەماوەیەکە هاتوو بۆ ناو شار یعنی ئەوە ینی لە لادیەکە ئاژیت جیاوازە لە شار بێت لە لادیە بێت دەنگیە سێرێکی هەمووی سروشتیە ئەو چوار دەوری خۆ بێت دەنگەیە تر مێشک و استراحەت دەکات لەش و استراحەت دەکات تا پێ دوایە خەریکە شار وای لێ دێ بە خەڵکی ژیانکردن نامێنێ نەوەڵا ئەگەر وا بڕە نەوەڵا سیارەت زۆرە بێت و تر قەرەباڵی ئەوانە زۆر تەسیر لە خەڵکەکە لە ماڵ و مناڵ و لە زینگەش چەند ئەم قەرەباڵغی جەنجاڵانە وا لە مرۆڤەکە عەسابی هیلاک بێت بە باشی بیر نەکاتەوە تووڕە بێت نەتوانێت پەیوەندێکی باشی لەگەڵ خۆی و چوادەورەکەی هەبێت واللهی ئەویش کارەکاتە سەر ئینسان ئینسانیش دیتێنە خوێن و گۆشت و ئیشێکی وانێ ینی سێرێکی قەڵەباڵغی وا لێەکە کە پەستە بیت یعنی تەنانەت لەسەر لە موبایلیشە زۆر شتە باوە قەڵەباڵغی وای لێدە لە موبایلیشە سەرێکی فەیسبووکە ئینتەرنێتە هەر ئەوە نییە شوێنێک یعنی بڵێ ئینسانە یعنی وای لێ هاتۆی سارگەش هاتووە ناو موبایلەوە تا چەند پێ دوایە شار خەریکە وای لێدە بە خەڵکی ژیانکردن نامێنێت وەڵای شار خۆشیتیانە ئیلا ئێستا لادیەکان لە هەمووی خۆشترە ئەمڕۆی تۆ ژیانی لادێ خۆشترە بۆ ژیانکردن یان شار لە ڕووی سروشتەوە ئەڵبەتە لە ڕووی سروشت تۆ لادێ خۆشترە ئەیسێ لادیەکان ئەلحەمدوللا ئەکسەرێتی کارەبای هەیە کە
ئەگەر تۆزێکەمە کەمیشە کارەبای هەیە هەوایەکی پاکی هەیە هەوایەکی خۆشی هەیە سروشتێکی جوانی کوردستان هەیە هیچ جوانیانە لە شارە بەدیەکرێت نەوەڵا ئەو جوانیانە کە لە دێهاتەکانە هەیە لە شارە بەدی ناکرێ ئیسە بچۆرە سەر گۆیژە یەک تەم سلێمانی گرتووە سەیری ئەو دیوی بکە شارباژێڕە هەوایەکی پاک ساب بێگەرد ئەوە تەبعاً فەرقی چۆن نییە فەرقی زۆر ئەمانە هەموو ئەمانە پێدوانیە عەسای مرۆڤی لاک بکات با بەرەوەڵا ئەوە ئیسا وەکو ئەوە وایە هەچە لەم شارابی جگەرە خۆرە هیچ فەرقێکی نییە لەگەڵ جگەرە خۆرە هیچ فەرقی نییە وەکو ئەوە وایە هەمووی جگەرە خۆر بێت تا چەند پێ وایە شار خەریکە بە کەڵکی ژیانکردن نامێت واللهی لەوانەیە بڵێم تا حدێ ئەم شاری ئێمە بە تایبەتی چکە لەوە چێت تۆزێ ئینسانی ڕۆشنبیری زیاتر تایە وەک فەرقەکان پێوەی دیاران بەڕاستی ینی فەرقی هەیە لەگەڵ شوێنەکانی کە شارەکانی کە قەزاونەکانی کە فەرقی هەیە باشترە ڕاستەکەی جار هەبووە بەهۆی فشارەوە بەهۆی جەنجاڵیەوە فشار لەسەر دروست بێت تااقەتەکە بەڕاست زۆر زۆر ڕاستە ئەوە تەسیری هەیە تەسیری زۆرە شار کەوتە شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوورامون هەمووی پشتمان لە لادەکان کرد خەڵک لە بازارڕ زۆر دەرەکەوێت بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە لادێیانی ژیان قەت لە لادیا ماویتەوە شەو لە لادیا بڵێ سەم خۆم خەڵکی چالاکم لای تابی یعنی خۆشترین شوێنە کاتانی کەمای دو بەتادی شەوان بەیانی کە هەڵەسی هەست دەکەیت مێشێکی هادی مێشێکی لەسەر خۆتەیە هەست دەکەیت ئەتوانی باشی بڕیادی هەست دەکەی ئۆکسیجنێکی باش بۆ مێشکە چێ کەش و هەوایەکی پاکە لادێیانی ژیان لەوێ ئەو ئاو هەوا و ئەو فێنکایی و ئەو درەخت و ئەو سیما جوانەی کە لە لادیە هەیە لە شارەکان ڕناکەم ڕووبە یعنی سێرەکەی بەیان کە هەڵەسی لەوێ لەشێکی تەندروست مێشکێکی ساف یعنی هەستەکەی کە چالاکی ئەو ڕۆژە چالاکی چەند پێ دوایە بەشێک لەو نەخۆشانێکی ئێستا باو لە ناو خەڵکە هی ئەو فشار و جەنجاڵەیەکە لەسەر عەسابی خەڵەگەیە و دواترە گوازرێتەوە بۆ جەستە خۆی ئێستا ئاوهەوا هەل لە شارە کە بۆ نمونە سلێمانی ئاوها بۆ وەنەی دووکەڵی ئۆتۆمبیل و جەنج یعنی جەنجاڵی ئینسانەوە ئۆکسجینی هەرتیانە ماوە بەناو ئۆکسجینە لادیا ژیاوی زۆر چەندە لە شاژی ئەوەندە لە لادێژیاوە ئەگەر هەستکەی لە لادیا کە شەو ئەخۆی هەڵەسی مێشکێکی هادی ئەترێ هەیە هەواکی پاکی هەیە ژینگێکی پاکتری هەیە هەموو ئەمانە وا لە مرۆڤ ناکە کە خۆشحاڵی کاو بەختەوەریکە بەرەوەڵا بە تەشید ئەوانەی کە جەنا بدەرێ هەمووی تەواوە هەمووی لە ئینسانە مەوجودە بێتوانەوە لە شارە ئێستا هەستەکەی ئەو چێژەی نەماوە شار چێژی نەماوە کوڕە حرمەتی تیان نەماوە کوڕە وەڵڵاهی دیانەتیشی تیان نەماوە شارەکە زیاتر خەڵکەکە کە ئەوەی کە بەوەم ئێمە ماڵوورامون کە هەمووی پشتمان لە لادەکان کرد زیاتر هۆکارەکەشی چیە حکومەتە ئەگەر حکومەت کوڕی ئەو خەڵقی هەمووی نەکا بە مەعاشخۆر و هەمووی دانەنێ و ئێستا ڕۆ تا مەعاشەکەش نایە بە خەڵکە لە لادەکەش بوو لە شارەکەش بوو لە هەردووشیان بوو دوای کە عەساب هیلاک بوو ئۆتۆماتیکی تر جەستە هیلاکە بێت نەخۆشەکان لە عەسابەوە بەرەو جەستە ئەگوازرێتەوە زۆر جەرەوە توش بوو ئەین زۆر جاری وا بوونیە ئەو نەبێت تاقەتی کردو عەسابی هیلاک کردو ڕۆشتمە لە شوێنێک لەماوە وتومە لەوە باشترە هەر خۆم عەسابەکەم بەبێ لەو باشە عەسابی خۆم بە کەسێکە دەربڕوو چەند پێ دوایە لە ئێستادا زەڕورە هەرێک لێمە ئەگەر هەفتەیش جارێکیش بێت مانگی جارێکیش بێت سەردانی لادیەکان کەینەوە بۆ هەڵمژینی هەوایەکی پاک بۆ بەسەربردنی جەوێکی خۆش بۆ ئەوەی کە فشارەکانمان لەسەر نەمێنێت و خاڵی بینەوە لێ من ئێستش ڕۆژ ژیانی لادیم لە پێخۆشرە ئێستا لەبەر ئەوە نەبووە
بەهۆی دەوامە نەبووە ئەچم لە لادێ دانیشتم دانیشتیانی لادێ بەلەوە خۆشترە. تا چەند پێ دوایە کەش و هەوای شار لەگەڵ لادەیە زۆری فەرقا هەستەکە لادەکانە مرۆڤ هادیئترە لەسەر خۆت سانەوەت فەرقی هەیە کە احتیمالی هێشتا دەرەوەی شار شاڵێکی وەکو پشتە وڵاتێکی ترەوە وایە لە ناو شایشە هاتر ژاوە ژاوی سارە و ئەو مەعاملەکانەوە ئەیتە قەرە باڵەقی ناوشار لە ڕووی بڵێن ئینسانیش قەرە باڵەقی دروستەکە بەستا حەدەیە باشترە لە ڕووی دەرەوە خەڵکیش کاچێتە دەرەوەی شار بۆ جێگی خۆمە چ بە گۆڕم ئەوەی مە بەسە لەوەیە کە ئینسان کاچێتە دەرەوەی شار بۆ زاخای مێشک تەقریباڵێ باچین جێ بگۆڕین بۆ ئیسراحەتێکە چین یاچین با لێ بەسەر دوورکەین لە قەرەباڵغی ناو شار لەبارەی ئەم شانەوەی تر چەند پێ وایە شار خەریکە بە کەڵکی ژیانکردن نامێنێت لەوانەیە بڵێم دەرونیەوە بمانەیە بڵم 6 ساڵی ژەبێت لەگەر چەند ناچاریە لە چی بکە چێ دەروی شار چی بکە نیوی لاانێ بڵم چە ناویست و منیش ژیانمان لەبێت لە شاراژی تر بڵێ مەعیشەتمان لە ناو شارە هیوایە بەبوونی داوامە هیوای شوکاری ڕۆژانەی هەرێکی بەپێی تا چەند وا لە مرۆڤەکە عەسابی هیلاک بێت تووڕە بێ فشاری لەسەر دروست بێت نەتوانێت باشی بیرکاتەوە تحمل نەکەیت سەبرێن نەبێت دروست دەبێت ش دروست دەبێت قسە دروست دەبێت شەڕ دروست دەبێت ئەبێت تحملکەی بگونجیت لە لادێ ژاوی جەنابێ لە لادێ کەم زۆر کەم لە لادێ هەست ناکەی کەشوهەواکەی پاکتر بێت ژیگەی خۆشبوونە جەنابەکە هەفتەیە ڕۆژێک بچی لە لادێ بمێنیتەوە هەست ناکەی فشارەکە خاڵێ بێتەوە لادێ باشترە لە وەزعی ناو شار ڕاستی کارەباکان باشە جەوەکان باشە ئاوهەواکان باشە ئاویان هەیە مەعەدەل لادێ و کارە باشیان فولە و وەزعیان باشترە ئیشی دەرەوەیان هەیە و ئیشی ناو شاریان هەیە وردە وردە و ژیانەکان باشترە لە خەڵکی ئەم شارە جەنجاڵەکان بێتاقەتی کردی هەرە وەڵای چۆ هەرە وەڵا بێتاقەتە دەکای چۆ چەند پێ وایە ئیتر وەختیەوە هاتووە ئێمەمانان هەفتەی جارە بێ مانگی جارە بێ سەردانی لادێکەینەوە بۆی کە فشارەکەمە لەسەر خاڵی بێتەوە بۆ مێشمە هادی بێتەوە بەڵێ بێگومان من خۆم هەموو ئێوارێ سەردانی لادیەکەم هەموو ئێوارێ خۆم داوامێکمەیە بەڵام دووە هەموو ئێوارێتم سەردانی لادیەکەم و شەوە گەڕێمەوە جاڵانە توێ بێزار و بێتاقەت کردووە وەڵاهی بێگومان بێزاری کردووی بەڵام تر ئەکەیت و سەر خەڵکەکەش خۆی چاریش نییە ناوەڵا لە لادیا ژاوی قەت خۆم وەکو نابەس چوون بەسەر مەسەلەن ماویتەوە لە لادیا بەڵێ هەستە کردووە جیاوازێکی زۆری هەیە ئای قابلە تۆ لە لادیاوی سروشتێکە بینیت شەو ئەستێرا بینیت جوانیە بینی بەس لە شارە هیچ نابین کاڵەسی لە خۆستێکی شانۆمە لە زۆری سراحەتە مێشکە زۆری سراحەت هەر زۆری تۆ گەر لە لادیا چەند سەعاتێک بنووی سراحەتەکەی بەس لە شارە چەند نەخەویت هەستەکەیت هیچ نەکردو چەند پێ دوایە شار خەریکە وای لێدێ بە کەڵکی ژیانکردن نامێنێت دەمێکەوەی لاتۆ ئێستا خەڵگەوی بگەڕێتەوە بۆ لادێ پێ دوایە گەر حکومەت جۆ بڕەخسێنە خەڵک بگەڕێتەوە بۆ لادێکان هەم شار قەرەباڵغی ئەو نەپێوە نامێنێت و هەم لادێکانیش ئاوادانە بنەوە لە هەموو ڕێگە ئیسفادی زیاترە بادڵنیایی زۆر گەر حکومەت ئەو جۆ بڕەخسێنێت تۆ گەر خەڵکی لادیا بێ هەموو پێویستەکانی ژیانی هەبێت لە لادێکە دانیشێت بێ مشکلتر ئەو قەرەباڵغیش لێرە دروست نابێت چونکە ئێستا کۆچەکە پێچەوانە بۆ تۆ هەستەکەی خەڵکی شارەیە گەڕێتەوە بەرەو لادێ تۆ هەست بە واقعی خۆت تۆ خۆت سیر کە بزانە خەڵکی شارەوە بڕوال بەجێ بێڵ جاران خەڵکی شار لە ئەم شارا بوو دیار بوو خەڵکی لادێ ژیاربازستە هیچی دیارنەوە نازانین چیە شارە و چێ لادیە ئەگەر ڕێزمە ڕەنگە ئەوە ژوای کردبێت کە لە شارە کولتوری شاران تێگابێ بۆ جوان دڵنیایی کەسێک دێت لە لادێ و دێ بۆ شار ئەو لەگەڵ ژیانێکە ڕاهاتووە تۆ لەگەڵ ژیانێکە ڕاهاتووی تۆ توانی عادات تەقاریدی شارەکەی خۆت ئەو نازانێت لەوانەیە لە ڕۆشتن لە پەڕینەوەی ئەو شێوەیەک بڕێتەوە تۆ شوێک بڕیتەوە سەراستی پێگەی شار کەوتە شار یعنی جەنجاڵە یعنی قەرەباڵغیە کە بەوەم ئێمە ماڵوێرامون کە هەمووی پشتمان لە لادیەکان کرد خەڵک لە بازارڕا زۆر دەرەکەوێت
بەڵام هیچیشی وەزعی دارایی تەواو نییە. هیچێکی زەرورت دەبێت توانای دەرچوونت نییە. لادێیانی ژیان ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بەڵێ لە شاردا لە ئێستادا جەنجاڵی و قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە لە نێو بازاردا لە نێو شاردا فشار لەسەر مرۆڤەکان زۆر زیاد بووە وا لە مرۆڤەکە کە عەسابی هیلاک بێت وا لە مرۆڤەکان نەتوانێت باشی بیر کاتەوە. لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە زۆر جار لە شەقامێکدا تێدەپەڕیت هۆڕینی ئۆتۆمبیل یاخود برادرانی دەستگاکانی ئاسایش و پۆلیس و مرور و پۆلیس یادوچۆ دەست لەسەر ئەم هۆڕین و دەست لەسەر ئەم ئامێری خەڵکەکەداکردنەوە دائانێن بۆ ماوەیەکی زۆر بەردەوام دەبن لە هۆڕین لێدان و لەو دەنگە دەنگەی کە لە ئامێری ئۆتۆمبیلەکان دەرەچێت ئەمە ژوا دەکات فشارێکی تر لەسەر خەڵک دروستکات عەسابی خەڵک هیلاک بێت خەڵک خۆخوای بێ زووتر چرکەیە زووتر تێپەڕن و ئەم کارە کۆتایی بێت. بۆیە هاوڵاتیان پێیان وایە فشارەکان زۆر لەسەر خەڵک دروست بووە لە نێو شاردا بە جۆرێکە خەڵکە شار بە کەڵکی ژیانکردن نایەت و باشتر وایە خەڵکەکە بگەڕێتەوە بۆ لادەکان بۆی جەنجاڵی و فشارەکان لەسەر شار نەمێنێت. بۆ پێشان وایە سروشت و ژیانی لادێ لە ئێستادا زۆر زەڕورە بۆ هەمومان بۆی کە خۆمان خاڵی بکەینەوە لەو فشارەی لەو دەمارگیرەی کە لە مێشکمانە هەیە لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی کە فشار بەرەستە دروستکات و دواتر تووشی نەخۆشی خەمۆکی و کۆمەڵ نەخۆشی دیکەم بکات کە دواتر دەگوازرێتەوە بۆ جەستەمان. ئەمە پەیامەکانی هاوڵاتیان و هیواداری هیچ کەسێک فشار لەسەر دروست نەبێت. هیوادارین حکومەتیش هەل بڕەخسێنێت بۆ خەڵک هانی خەڵک بدا بچێتەوە لادەکان بۆی هەم لادەکان ئاودان بێتەوە هەم شاریش قەرەباڵغی پێوە نەبێنێت و خەڵکیش مێشکی هادی بێتەوە. تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.